بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە زنجیرە باسەکانی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبین. دیارە لە وتاری پێشوو چوینتە سەر حیاتی یەزیدی کوڕی معاویە کە سەییدونا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر لە حیاتی خۆیان بەیعەتی بۆ یەزید وەرگرتە بوو. بەشێک لە ژیانی کەسی یەزیدمان باس کردووە. ئەمڕۆ سەرەتای وتارەکە بە کۆمەڵە صفاتی یەزید باسەکەین کە صفاتەکانی یەزید سێ صفت زۆر لە کتێبەکانی مێژووە باس کراوە، قسەی لەسەر کراوە. یەکەمین صفت قووەت و شەجاعەت. طبعا شەجاعەت صفتێکی زۆر بەرزە لە ئینسانە. ئینسان مەهما کان لە هەندێ صفاتیە کەم تەرخەمی کردبێ ئەبەدەن نابێ لە صفەتی شەجاعەتە کەم تەرخەمیکە. شەجاعەت لە ئینسانە صفەتێکی زۆر گەورەیە کە کەسێک بەهێز بێ، شەجیع بێ، ئازا بێ. ئیمانداران عەلەیهیمو سەڵات وەسەلام، ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریانە دا بەبارەی هەر هەموویان ئەم صفەتی شەجاعەتیان تیا بووە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم زۆر هانی داون. بۆیە ئەبینی ئەسحاب لە جیهادکردن لە پێناوی خۆیان لە ئاستێکی زۆر قیمە و باڵایان. نمونەیەکی هێنەوە لەسەر شەجاعەتی یەزید کە ئەمڕۆ طبعا زۆر قسە لەسەر یەزید دەکرێ، ئێمەش ئەبێ زۆر بە ئینساف و چاکە و خراپەکان باسکەین. ئەم صفتەیان صفتێکی زۆر گەورە، چۆن جاری پێشوو باسمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی یەکەمین جەیش کە ئەچێتە سەر قەیسەر و ئەچێتە سەر قوستنطینیە مەغفوڕ لەهم، خوای گەورە لیان ئەبوورێ. یەکەمین جێش کە ڕۆژت قائیدی جێشەکە بریتی بوو لە یەزید. ئەلەم قووەت و شەجاعەتە تەمە شتێکی سەیر، ڕووداوێکی سەیر هەیە لە گەرمەی جەنگی قوستنطینیە سەرەتاکەی. طبعا ئەسحاب زۆرێک بەشداریان کرد. ئەبوو ئەیوبی ئەنساری یعنی یەکێکە لەو سەحابە بەڕێزە بە عومرانەی کە ئەفەرمێ پێیان ئەوت تۆ خوا جیهادی لەسەر هەڵگرتووی، ناتوانی، هیچ ناتوانی. ئەی فەرموو خوای گەورە لە قورئانە فەرمووی ئینفیڕوا خفافە وثقالا، با سووکەڵەکان و قورسەکانیشە جیهاد کە من لە قورسەکان. هەتا ئەفەرمێ بەسەر وڵاخەکەیەوە خۆی نەئەگرت، ئەوەندە پیر بوو. تشجيعي مسلمانان يكرك أو فرمايشتي بيستولى في غمر صلى الله عليه وسلم كجيشك مغفور له هو. طبعا لقرمي أم جنگ جهادا أبو أيوب أنصاري أكيوت حالتي مردن نخوش كوي زور ناراحات لم كاتا كزور زور ناراحتيا أفرمي نخوشك قرص وردا قرصي زوري بو هنا قرص بو لسري. أفرمي يزيد بالتايبة شو بولاي فرمي ما حاجتك يا أبا أيوب. أي أبا أيوب شي تيب أبو جيبا جيكم فرموي دفنمك للاي أو قلا قوريك ولا قسطنطينية دروس كرا أبو هيج جيش نتواني بيشكين إلا بني أو قلا بنج. أفرمي كاتك وفاتي كرد أو لو للاك ولا لو سري قلاك وشر شركي قورا قيصري سيري شركائك لبر سيري كل لا يكتلو قرب على خيك دروزو عجيب بلا سيري كل دارميتي شان هنا وبرولا قلاكين سيري بباشا بيام دارميتي تشيبك لبكاتي شر على ببلنا ميكي نسيبو يزيد أي يزيد أم ميتت شيئا وبرو لا قلاكين. والله والصاحبي بيغمبر معنا صلى الله عليه وآله وسلم إيهين لو أي نجي الله يوتي أي هوار باوك بي ألان بيايكي دهاي عربو زيرك وعاقل توي كردو بقائدي جيش هاولي بيغمرقتا هن ليا دائنن جاخو هر ايو پشتان كردو روشتن دري هن مفري ادم باصاق بيخو فمي يزيد يجناميكي بو نسيو وقيصر وتي أزاني من بوشي إيهنم ليا بوي ايو دري بينو كدرتان هنا ويك كنيسة ناهرم لأنه دولي عربية هر هم يتختكم يك نصر جنان هم يكوجم أو اللي قدامنا أبوي بزام كي دسكاريك الله ناميش لوسيو أبوي وتي أبوك أعلم بك بخوا باوك باشتر أو ناسي بوي توي ناردوا فهو حق المسيح لأحفظنه بيدي قسم بالمسيح طبعا هني أوانا سويني أوانا
سوێن بە مەسیح ئەبێ بەدەستی خۆم بیپارێزم. طبعا ئەبوو ئەیوبی ئەنساری سبحان الله پارێزرا. ئەبوو ئەیوبی ئەنساری ئێستا لەناو ئەستەمبوڵە مەسەلەن هەتا ئێستا قەبرەکەی مەزارگایەکی گەورەیە. بە کورتیەکەی ئەم مەشهەدە ئەهێنیتە پێش چاوت مەشهەدێکی زۆر ناجح و هەڕەشەیەکی زۆر تند و قەیسەریش تەئکیدە ئەم گەنجە ئەم هەڕەشەی خۆی ئەباتە سەر. وێ جورئەتی ئەوە ناکە کە کەس دەستکاری ئەو قەبرەی ئەبوو ئەیوب بکە. تۆ بیرکەنەوە مەسەن جێشی موسڵمانان دوای ئەگەڕێنەوە، دوای چەندین ساڵ اینجا ئەوێ فەتحکرێ لە زمانی عوسمانیەکانە، یعنی ئومەویەکان تەواو ئەبێ عەباسیەکان تەواو زمانی عوسمانیە محەممەد فاتح ئەوەیەکە. ئەو قەبرە پارێزرەوە ئەبێ ناوێرن لەبەر ئەو هەڕەشەی یەزید. تەسەوور کە کابوو قەوەت و شەجاعەت و غیرەتێکی زۆر تایبەت لەم کەسە هەیە کە بەرامبەریانە ئەوەستێتەوە کە ئەو صیفەتێکی گرنگە لە یەزیدە. صفەتێکی تری بریتێ لە فەساحەت و شعر کە زۆر لە کتێبەکانە باس کراوە کە لە قیمەی فەساحەتەیە. ئەفەرمێ پرسیاریان کرد لە سەعیدی کوڕی موسەیب تابعی گەورە، وتیان خوتەبای قوڕیش کێن؟ فەرمووی خوتەبای قوڕیش چەند کەسێکن، یەکەمیان معاویەیە، دووەمیان کوڕەکەیەتی یەزیدە، سێهەمیان مەڕوانی کوڕی حەکەمە، چوارەمیان کوڕی مەڕوانەکە عەبدولمەلیکە. اینجا سەعیدی کوڕی عاص و کوڕەکەی و اینجا ابن الزبير و اینجا غێری ئەوان. تەسەوور کە مەسەن یەکەم خەتیبی ناو عەرەب کێدا ئەنرێ معاویە، دووهەمین خەتیب کە زۆر زمانزان و بێ و زمان فەسیح بێ جوابی لە شوێنی خۆی ئەو چی یەزیددا ئەنرێ. لە سێهەم صیفەت کە باسی ئەکەن لە دوای قووەت و شەجاعەت و فەساحەتی زۆری باسی کەڕەمی ئەکەن. کەڕەم لە ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم عەبدوڵای کوڕی جەعفەری کوڕی ئەبی طالب، طبعا جعفری کوڕی ئەبی طالب کوڕی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم، عەبدوڵاش ئەکاتە ئامۆزازای پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. تەسەوور کەن عەبدوڵڵا یەکێکە لەو کەسانە لە ئال و بەیت زۆر ئەوە ئەکا بەرامبەر بە یەزید، یعنی زۆر وەصفی ئەکا، ثەنای ئەکا. لە ڕیوایەتێکە خۆی ئەفەرمێ ئەتەلوموننی على حسن رأيي في يزيد، ئەرێ لۆمەمەکەن لەسەر ئەوەی یعنی ڕەئیم باشە بەرامبەر بە یەزید. ئەڵێ وەڵڵاهی ئەوەی کە لە یەزیدم بینیوە لەو ئەعطایاتەی کە تەوزیعی ئەکات و ئەیدا بە خەڵک لە هیچ کەسێکم نەبینی. حتا ئەفەرمێ جارێکیان عەبدوڵڵای بینی ئەوەندەی شتدا بە عەبدوڵڵا، ئەڵێ عەبدوڵڵا وتی فیداکە بئەبی وئومی، دایک و باوکم بە قوربانت بێ. دوای فەرمووی عەبدوڵڵا تی وەڵڵاهی ئەی یەزید. طبعا عەرەب صیفەتی کەڕەمیان بەلاو زۆر گەورە بوو، بەس خودی شتەکەنەوە بدرێ بە کەسەکە، بەس کەسی کەریم بەلایەنە زۆر بەڕێز بوو. تی وەڵڵاهی ئەم کەلیمەیەم بۆ هیچ کەسێ بەکارنێناو ئەی یەزید بۆ تۆ نەبی. کەندێ لە ڕوایەتەکانە سەحەتێک هەیە لەوەی کە ئەفەرمێ فوالله ما قلتها لأحد قبلك، بە هیچ کەسێکم لە پێش تۆ نەوتۆ فیداکە ئەبی وئومی. ئەم طبعا صفەتی کەڕەمە لە عەرەبە هەر لە ئیبراهیم عليه السلام هەیە، حتا وەکو ئەمڕۆژ هەر بەردەوامە. ئەو کەسێک کە کەریم بێت لەناو عەرەبە احتراماتێکی زۆر تایبەت و ڕێزێکی زۆر گەورەی هەیە. بۆی عەبدوڵڵای کوڕی حەنظەلە ئەفەرمێ کاتێکە هاتە ناو مەدینەوە و 100,000 ئەفەرمێ لەو کاتە عەطیەی هینی بۆ هات، یەزیدی بۆ هات. ئەڵێ کوڕەکانی هەرێکیشیان 10,000 بۆ هات. قسەکەی مەسەن لەگەڵ ئەحنەفا وەختی خۆی کە مسابقەیان کردو و جائزەیەکی گەورەی وەرگری یەزید، چونکە لە پێشبڕکێ یەکەم بوو، جائزەکەی خۆی کرد بە دوولەتەوە لەگەڵ ئەو کەسەی کە دووەمە بوو پێبەخشی. وەڵحاڵ صیفەتی کەڕەم زۆر زۆرە لەمە و زۆر باس کراوە. اینجا شێواز و شکڵی چۆن بوو یەزید؟ ئەفەرمێ جسمی زۆر گەورە بوو و قەڵەویەکی تیا بوو، جسمی پتە بوو، مووی زۆر بوو، دەموچاوی ئەسمەر بوو، چاوەکانی گەورە بوون، ڕیشێکی تەنکی هەبوو. ئەفەرمێ یەکێک بوو لەو کەسانەی کە جەماڵێکی زۆر تایبەتی هەبوو لەناو عەرەب. ئەمە سەبارەت بە صیفاتەکانی و سەبارەت بە خلقەتی ئەو. ئێستا وێنەیەکی لە پێش چاومان بەیعەتی یەزید یەکێکە لەو بابەتانەی کە زۆر مشتومڕی لەسەر. طبعا سيدنا معاوية رضي الله عنه خويا لبل لحياتي خويا زوريني بيعتكاني بورغرت بو كاتك وفاتي كر خويا يزيد لي نبو يزيد لباديه بو حتى وكو قرايه سيدنا معاوية نجراب كاتك يزيد هاتوا
ئەوە بوو کە خەڵکێکی زۆر چاوەڕێیانەکرد ئیستیقبالی بکەن ئەفەرمێ هاتچوە سەر قەبران هەندێک کەلیماتی جوان جوان بەکارێن لەسەر قەبرەکان لەسەر لە خزمەتانە عەرزیەکەم طبعا لەم کەلیماتانە قووەتی ئەمد بۆ دەرئەکەوێ قووەتی ئەم کەسە چونکە لە کاتی مەسائیبەکانە ئینسان دەرئەکەوێ قووەت و هێزی چەندێکە و چۆن ئەفەرمێ هات چوە سەر قەبرەکەی معاویە دواتر لە مەخبەرە دوای مەرکەبێکی خلافەیان بۆ هێنا ئەفەرمێ لەسەر مەرکەبەکە ڕۆشت بەرەو قەسرێک لە قەسرەکان کە پێوتە خەضرا پێشتر معاویە ڕەزا ڕەحمەتوڵڵی عەلەیهی بێ ئەوەی کردبوو ئەفەرمێ خۆی شۆری و جلێکی جوانی لەبەر کردو خۆتبەیەکیدا فەرمووی أيها الناس هو خلقنا إن معاوية عبدا من عبيد الله معاوية كلا عبد كان إخوة أنعم الله عليه نعمتي خوي زور بسروا ثم قبضه إليه دواء إخوة بردي وبولا إخوي وهو خير ممن بعده لو أنك بدوايا لهموان باشترا ودون من قبله هم أوانر لبيشوا من معاوية لو أن كم تربو يعني لإمام أبو بكر لإمام عمر لإمام عثمان لإمام علي ولا أزكيه على الله عز وجل من أول من سيري ظاهرة كي معاوية كم ناخني نازانم راس باوكيشما فإنه أعلم بس خوا خوي أزاني أجر خوا عفوي كر فإن عفا عنه فبرحمتي ورحمتي خويا وإن عاقبوا عقوبة فبذنبه بهو يقولها كان خويا ويدي أجاتن لي من خويا جورا تولي كردوم بسر أم كاروباري مسلمانان أو ونداوام كردوا نليش الرأكم ما دام كبريار خليفة بنبو متخليفة اینجا هەندێشتی سێری باس کرد طبعا پێشتر عرضم کردن کە سیدنا معاویە پرسیاری لێکە لە سیاسەتا چۆن مامەڵەکەی ئەڵێ وەکو عومەری کوڕی خەتاب طبعا وتی من وەکو عوسمانیشم پێ نەکرا کوڕم تۆ چۆن وەکو عومەری کوڕی خەتابت پێ ئەکرێ سێری کە هەر لەم بیدایەتەوە شتێکت بۆ دەرەکرد ئیمامی عومەر زۆر پێی زەحمەت بوو موسڵمانان بچن ناو بەحرەوە معاویە ڕەزا ڕەحمەتوڵڵی عەلەیهی بێ هەموو قووەتی خۆی و ئینجازێکی زۆر گەورەی ئەوەی موسڵمانان لە بەحرەوە شەڕیان نەکرد معاوية كم قصي أمه وفرمي أي إيمان داران باوكم معاوية زور إيوي بردوتا ناو دريا وليو شر من يكز دابا ناو دريا شر الدريا رأقر خالي كم خالي دوم همو تاني بلاو كردو بزاوي روما أقاتان لبي يكستان بلاو ناكم بزاوي روما يعني جيشة كم همو بيك شواز شركة بارشة بارشة تاناكم هريكي لشوينك وخريب سهم فرموي عطيي معاوية سيبجو للصالة بسيجر معاشي أدا هر شوار مانجارك شتي شوار مانجي أدا لم أخيري عمري سيدنا معاوية بوشي فرموي من أوائل ناكم هر هموتان صالانة أدم باش يك صالتان ندم طبعا لأصلي شا عطية هر أوها عطية صالانة لزمان إمام عمري شا صالانة الرق بردي وسر أو أصلانة طبعا أم هنگاواني سرتا يزيد هنگاواني كي زور قوي هي كسيكي زور سياسي عاقل وردك شلون بزانه شلون او خلق معامله لقلاك انجا خلق دسيان كل بتازه كرنوي بيعت بيزيد ام بيشتر بيعت ينداوي لزماني معاويه هرهم بلشوا خلق العراق هرهم خلق الشام خلق مصر هم وانا بيعت يندا بيزيد بكامله نو حجازي زوريني عوامي خلق بيعت يندا كمينيكي كمان كبيعت الندن تقريبا حساب كجهاني اسلامي زورك لزور كان كنترول كرت أم خطبة طبعا سياستي يزيد بالطواوي درخة ودقت أديك وردكاري شون أكا وشون معاملة أكا طبعا إمام عمر زور بينا خوش بوكا جيشك شتات وبارشة بارشة بنو إمام داران لنا ومدينة بشنا الدر وهريكي لسوتشك وأنا أولي منع كردن إمام عمر بينا خوش بشنا الدريا وأمش نيهر إمام عمر عطيه صالانة بس عطيه كردو بصالانة أما هم وهاي كركا للسرتاوم يزيد طبعا يزيد لصالي شسطة أبيت خليفة شسطي كوشي جورق لجوركان ولاتي مسلمانان لجردسيا جورق لهمني وآرامي بيو دير أتشينا سر حجاز طبعا لا حجازة بيعتي يزيد هل زمان معاوية رضي الله عنه بلاوازيهات مثلا ابن عباس ابن عمر عبد الله كوري زبير حسيني كوري إمام علي أمان همو يعني كيقول لو السراني كبيعتي النأدة ديار ابن عباس الأخيرة بيجوي سيدنا معاوية وفاتك بيعتي أداته ابن عمر دواي كسيرة كان مسلمانان بعام بيعتي عنده أيش بيعة أداة دو كسيس زور سرسخد أمنو برانبري عبد الله كوري زبير لقال حسين كوري إمام علي طبعا إنسان شنك زيرك به هلاي سياسي وكو هلاي شتي ترني
هەڵەیەک ئەکات یەزید هەڵەیەکی زۆر کوشندە ئەم هەڵەیە وهای لێ ئەکا ئیتر وردە ئەم قووەت و هێزەی خۆی لاوازکە هەڵەکەی بریتە لەوە کە هیچ مەجالێک نادا بۆ ئەوەی ئیمامی حوسێن لەگەڵ عەبدوڵای کوڕی زوبەیر ئەم دوو قائیدە گەورە نەفەس بدەن بەردەوام ئەکاتە سەریان ئەڵێ بێ بەیعەت بدەن ئەم بەردەوامکردنە سەرە وها ئەکا ئەم کەسانە لە حیاتی خۆیان ئەمین نەبن بۆیە هەردووکیان ڕائەکەنەوە کەعبەوە چکە مەلاذی ئامین ومن دەخەلەه کانە ئامینە هەچ کەس زەحمەتی شتێکی بەس چۆ ناو مەککەوە ناو حەڕەمەوە تەواو ئەمینە کەس حەقی نییە بەسەری کە چۆن ناوەوە لە پێناوی ئەوەی ژیانیان پارێزراوە بێ خۆ ئەگەر یەزید ئەم هەڵەیە نەکردایە و زەختی لێ نەکردایە ئەوان جیهانی ئیسلامی ئیجباریەکردن بۆی بەیعەت بدەن بە یەزید چکە دواتر بەیعەتیان ئەدایە هیچ عیلاج نەبوو بۆ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لەو فەرمایشتا ئەفەرمێن هەر کەسێ بمرێ بەیعەتی خەلیفە لە گردنیان نەبێ بە جاهیلی مردو ئەمە وهای ئەکرد پاڵی ئەنا بە بابڵێن سەیدنا حوسێنیش و سەیدنا عەبدوڵاشەوە هەردووکیان پێکەوە کە بەیعەت بدەن بە یەزید ئەگەر تەحملی بکردایە و پەلەی لێ نەکردایە بۆ چکە هەموو جیهانی ئیسلامی ئەیدا ئەوان بە تاقی تەنها کەسیان بەدەستەوە نە ئەمە مبەڕیرێکیش نەبوو بۆ ئەوی پەلاماری بابڵێن یەزید بدەن بەڵام توندی یەزید لەم مەسئلەیە زەرێکی زۆر گەوری لە سیاسەتی یەزیددا و یەزید زۆر هێنایە دووە دیقەت بدەن ئەو هەڵە گەورە سیاسی کە یەزید ئەیکا چ زەرێکی گەورەی لێ ئەدا یەکێک لە سیاسیە ناجیحەکانی جیهانی ئیسلامی بریتە لە یەزید بنمونە مەسەڵەن یەکێک لە شتە زۆر ناجیحەکانی ئەو بوو ئەو کەسانی کە باوکی داینابوون بە گەورە بەسەر شوێنەکانەوە هیچ کامیان نەگۆڕی فەرمووی هەر کەسە لە شوێنی خۆی ئەبێ هەروەکو زەمانی باوکو ئەوش زۆر تەئسیرەکە ئەو کەسانە هەر هەمویان تەئیدی کردن بۆیە هەر هەمویان تەئیدیان نەکرد بە کامیلی هەموو ئەوانەی لە وەفاتی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وجودیان هەبوو هەمویان لە شوێنی خۆیان دانایە اینجا زۆرێک لەوانە نامەی بۆ ناردن لە نامەکانە پێوتن کە معاویە وەفاتی کردو ئەو من ئێستا لە شوێنەکەیم و ئەوانە هەر هەمویان نامەیان بۆ ناردەوە بەیعەتیان بۆ تەجدید کردەوە کە ئەوش شتێکی زۆر باش بوو کە کردی حتى مثلا وليدي كري عتبي كري أبي سفيان طبعا كأكاتا آموزاي بابلين يزيد والي مكة والي حجازة بابلين مكة شو مدينة تصور كيزيد شن نامي بو أنيري الله زور كل سيدنا حسين وسيدنا عبد الله بانجان كبزور بابعد بدن أو كسب هي شوازك أمادن يبسي تجر أو بارا حتى دواتر مثلا برسالي لي أكن ألان بوتشي مثلا زخت لما ندروز نكرد أفرمي والله هرشي سير مكر أمانة باشتري نكاني سر زبين نم أويز بهي شوازك من بربركاني لغال أمانة بكم وحتى مرواني كوري حكم كانت برسالي لي كرد وتي توتشون مثلا لا أولادي أبو سفياني أمريكا بيكرا وجيب جيناكي فرمي دين داريم رقمنا دا زخت لو دوكا سدرو أو بكم زختيان ليه بكم أم إصرار الزوري يزيد أم نام الزور النهردني وهاي كركة وردة معارضة ودروز بيه طبعا معارضة كوهو كاركاني وتنها يكشدني زورشته همو معارضة يكيج لو زمانا دوشتي بيوسته ببزاين للروي السياسي وتوبوشي معارضة أكي للروي دونيشو بالبشته هبه بويا دائما أو بابلين برهلس كارياني كدروس أبي إلا أبي باساوي سياسي باساوي آيني هبه أجانا ناتوانا بالله برهالسكاري خليفة بكا كسي كبيعتي دراوته حتى في غمري خواص الله عليه وآله وسلم فرمى أجر كسي خليفة ببيعتي دراية كسي دوم وستي داوي بيعتك دوم بكوجن وهيج مجال بو اختلافنا منته دوم بهم كومالا كوكاتو سهم بير كومالا كوكاتو برانويتيو أو يكام كسي كبيعتي دراية تثبيت حكمك أبي سيدنا حسين وسيدنا عبد الله بيوسيان بدوشته أبو لروي الدينية بلن بوشي بيعت نادين أجانا جيهان إسلامي ليه قبولنا أكرد أبي لروي سياسي شو هو كار باسكن لهردو طرفك بو أم بابتا تشيب كان شون بين جيهان إسلامي مثلا دو باساوي زور بهيز بيننا كبتوانا لو زحمتيك بابرن لو فرمايشتانيك بيغمر صلى الله عليه وسلم داينا زحمتيك زور قوري ببرهالسكاري خليفة بونونا يشيك لوانك بيعتنا بلا قردنيا كسكا بالجاهلي مردوا يشيك لوانك كسي دوم بيعتي في أدري بيك بكجرة أم دقانا قوين زور بلام سيدنا حسين هات رضا ورحمة خواه لبك دو عاملي زور قوري باس كرد أم دو عاملي هم أهل السنة لسري متفقة
ئەویش یەکەمیان ئەوە بوو فەرمویان ئەم شێوازی خەلیفە دانانەی کە ئێستا دانرا لە زمانی یەزیدا بدعە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبووە، لە زمانی ئیمام ئەبوبەکر و عومەر و خولەفای ڕاشدین نەبووە. ئەم شێوازە دانرانە شێوازێکی بدعەتە، بدعەیەکی تازەیە لە دینە، چونکە ئەمە خلافەت ئەکاتە وراثەت، لە خلافەت دەرەچێت. خلافەتی مسلمانان ئەو کەسەی سەرپەرشتی مسلمانان ئەکا بێ بگەڕێم بزانی کێ ئەحسەنترە لەسەر زەویە، ئەفضەلترە لەسەر زەویە ئەوە دانێن. لە حاڵەتێکیشا فاضل دانرێ دروستە، بەڵام فاضل نابێ ببێتە وراثەت، باوە کوڕەکەی دانێ و مثلا دوای ئەویش کوڕێکی تری خۆی دانێ و ئەویش کوڕێکی تری خۆی دانێ، ئیتر ئەبێتە مەلەکی. بۆیە ئەمە قووەتێکی دینی زۆر بە قووەتی بە سەیدنا حوسێن و سەیدنا عەبدوڵڵای کوڕی زوبەیریشدا و ئیبن زوبەیر هەردووکیان، بۆ ئەوەی کە لە بەرامبەر یەزیدا بێن ئەم پرۆسەی خۆیان باسکەن بە قووەتی کە ئەمە بدعەتێکی زۆر گەورەیە. دووهەمین دانە بریتی بوو لەوەی کە هەمیشە لە بوارە سیاسیەکە باسی ئەوەکەن کە کەسی زۆر لە پێشتر هەیە لە یەزید، ئەفضەل هەیە و فاضل هەیە. طبعا ئەفضەل و فاضل بە درێژەی مێژووی ئومەتی ئیسلامی ئەوە کێ ئەفضەلترینە بێتە خەلیفەی موسڵمانان. بەڵام لێرە ئەگەر دیقەت بێ مقارنە بکەی لەگەڵ عەبدوڵڵای کوڕی زوبەیر و یەزیدە، لەگەڵ حوسێنی کوڕی ئیمامی عەلی لەگەڵ یەزیدە، لەگەڵ عەبدوڵڵای کوڕی عومەر و لەگەڵ یەزیدە، سێرەکە ئەمانە زۆر فاضلن، زۆر گەورن. لەگەڵ ئیبن عەباس و مەسەلەن لەگەڵ یەزیدە، هەرچەندە ئیبن عەباس زۆر کەسێکی سیاسی نیە، عیلمیە زیاتر، بەس ئەم سیانە بۆ ئیدارەی وڵات هەریەکیشیان نەیانتوانی دەوڵەتێکی گەورە بەرن بەڕێوە، دەوڵەتێکی نیوەی جیهان یا هەموو جیهان، و ئەهلی وەرع، ئەهلی تەقوا، ئەهلی خواناسی. حیاتی هەریەکێک لەمانە ئەخوێنیتەوە پڕە لە خواناسی. مثلا عەبدوڵڵای کوڕی عومەر ئەخوێنیتەوە متشەددترین کەسێک لە شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە. هەتا فەرمووی جارێکیان خۆشەویست بە ڕێگایەکە ئەچوو لم بوو، لای کردوتەی هیچ جێی پێڵاو یەک کەس دیارە. تێ عەبدوڵڵا لە پشتیەوە بوو، تێمە دوو کەسین جێ پێڵاو یەک کەس دیارە. والله یا رسول الله قاچیشم لە جێ قاشدادا، هەر لەکوێ تۆ قاشدانم لێدایە، تۆ دیقەت بدە، ئەوەندە متابعەکەی. بۆیە عولەما دائما ئەفەرمون ئاگاتان لە تەشەدودی ئیبن عومەر بێ، ئەوەندە متەشەدیدە باشە لە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی لە ئاسی دینداریە لە قیمەیەکی زۆر گەورەیە، لە ئاسی سیاسی شەروایە، کوڕی عومەری کوڕی خەتاب. حتا ئەفەرمون ئەحەقترین هەندێک ئەڵێن ئەحەقترین کەسێک بە خلافەت لە دوای ئیمامی عومەر عەبدوڵڵا بوو. تەسەوڕکەن لەن چونکە عەبدوڵڵا لە ئاستێکی زۆر بەرزا بوو، لە قیمەی سێ، بەڵام ئیمامی عومەر قەراری دا بوو هیچ یەکێک لە ئەولاد و وەچەی خۆی و خزمی و نزیکەکانی نزیکی سوڵتە نەخاتەوە. ئەی فەرموو ئەگەر بۆ قیامەت باش بێ بەسە، بۆ خراپیش بێ هەر بەسە، هەموو ئەم بەرگە ناگرێم سوتێن. مەسا عەبدوڵڵای کوڕی زوبەیر، ئەزان عەبدوڵڵای کوڕی زوبەیر یەکێکە لەو پیاوە عەزیمانەی کە دواتر حیاتەکەیان بە تەفسیل باسەیان تایبەت معارضەکان، یعنی کە ئەفەرمون نوێژی عەبدوڵڵای کوڕی زوبەیر ئەو نوێژە بوو کە لە ئەوەڵی ئەڵڵاهو ئەکبەرەوە تا ئەخیری سڵاودانەوە هیچ ئاگای لە خۆی نەبوو. بۆی ئەفەرمێ هەندێجار لە پەنای کەعبە کە نوێژی ئەکرد عەبدوڵڵا، ئەفەرمێت تەیر و توور هاتن بەسەر پشتیەوە ئەوەستان وایە زای تەختەیەک، هیچ جوڵە و حەرەکەیەکی نەبوو. عەبدوڵڵا ئەو کەسەیە کە لە نوێژە ئەفەرمێ لە مزگەوتێکە لە نوێژی ئەکرد لە بەسڕە، ئەفەرمێ مزگەوتەکە ڕووخا، خەڵکی بازاڕ ڕای کرد، تەپ و تۆز دروست بوو. مەیمونی خادمی ئەڵێ وتم والله قەتەلەتهو سەڵاتی، بەخوام جار نوێژەکەی کوشتی، تازە تەواو دنیا دەری نایێنێ. ئەڵێ کە تۆز نیشتەوە سێرەکەم دارێک ئاوا وەستاوە بەسەر دیوارێکەوە، سێرەکە عەبدوڵڵا لە ڕکوعایە لە ژێریە. ئەڵێ کە هەڵسایە و نوێژەکەی تەواو کرد، وتم ئەی هاوار مزگەوت، وتی والله ئەی مەیمون ئاگام لێ نەبوو مزگەوت ڕووخا و خەڵک ڕای کردو و تەپ و تۆ حەچیم ئاگا لێ نەبوو. ئیمامی حوسێن لە قیمەیەکی زۆر گەورەی عەبدایەتیە، یعنی سەیدی ئەهلی بەهەشتە، هێزێکی کوڕی کچی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم، یعنی ئەمە پیاوێکی زۆر گەورە و عەزیم. باشە کچەزای پێغەمبەر، سیبتی پێغەمبەر، کچەزای پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم، یعنی لە ئاستێکی زۆر بە لە عالەمی ئیسلامیە لە قیمەی خواناسی و دینداری و وەرع و یعنی ئەمانە پلەی ئەفضەلیەتیان هەیە، هیچ گومانیتیان لە ئەهلی سونە ئەوایە. بەڵام یەزید لە فاضیلەکانە، ناڵێن یەزید خراپە، چونکە ئەو فکرەیەکی هەڵەیە کە فکری ئەهلی سونە و جەماعە نییە بێن مەسەلەن بە تاوی معنای یەزید دەرکێنە دەرنا وەڵڵا یەزید کۆمەڵە صفاتی زۆر باشی بۆ صفاتی خراپیشیە بۆ کە باسییان ئەکەین. بۆیە لە معارەزە سیاسیەکە ئەمانە وتیان ئەفضەل و فاضیل هەیە.
ئەکرا سەیدنا معاویە ئەگەر هەر وەسیەتیشی بکردایە یان بەیعەتی وەرگرتایە بەیعەتی بۆ عەبدوڵای کوڕی عومەر وەرگرتایە بۆ عەبدوڵای کوڕی زوبەیر وەرگرتایە بۆ ئیمامی حوسێن وەرگرتایە بۆ یەکێک لەمانەی وەرگرتایە ئەکرا یەکێک لەوانە بۆیە لە هەردوو ڕۆ لە ڕۆ جیهەتەکە جیهەتە سیاسیەکەوە و لە جیهەتە دینیەکەوە دوو پاساوی زۆر بەهێز بوون بۆی معارەزە بەرامبەر بە یەزید دروست ببێ هەر لە سەرەتای گرتنە دەستی دەسەڵاتیەوە معارەزە وردە دروست کە سەیدنا حوسێن کەزانی مەسەلەن حیاتی ئەکەوێتە خەتەرەوە لەگەڵ یەزیددا چونکە یەزید ئیجباری ئەکا بۆی کە بەیعەت بدە وردە چووە کەعبە وردە دەستی کرد بە نامەنووسین بۆ ئەهلی عێراق و کوفە و کەوتە گفتوگۆ لەگەڵ دواتر ئەمانە بوونە خاوەنی جێیش و قووەت دوای بەربەرەکانی عەسکەری دروست بوو لە نێوانیان بۆیە زۆر گرنگە ئینسان قەت بە خۆیان نەنازێ مەهماکان حاذق و زیرەک بێ ئەڵێن یەکێک لە کەسە زۆر زیرەکانی ناو عەرەب یەزیدە لەگەڵ ئەوەشە مەسەلەن هەڵەیەک وهای لێ ئەکا جەوهەریەتی کارێکی زۆر گەورەی لەدەست ئەدا و ئەعدای زۆری بۆ دروستەکە و ئەو هێز و توانە قەویەی کە هەیبوو لە ئەیتوانی دەوڵەتێکی زۆر مزدەهیر دروستکە نەیتوانی ئەوەی کە لە خەیاڵ و لە فکرەتی دروستیکە کە دواتر باسیەک داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خوای گیان هەرچی ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆتە بەسەرمانە دای ببارێنە یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئیلاهی لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵینەوە هەر گوناهێ کردومانە بە ئاشکرا عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە تو گەورەی خۆت بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە دڵمان پەیوەستکە بە دینەکەتەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان دڵمان ئارام کە ڕوحمان ئاسوودەکە تو گەورەی خۆت خوایە داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت سەرپەرشتی کارەکانمان کە ئیلاهی مەمان دەرە دەستی خۆمان مەمان دەرە دەستی کردەوەکانی خۆمان بۆ یەک چرکە سات مەمان دەرە دەستی خۆمان هەموو کارەکانمان بخەرە لای خۆت یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە مەحەبەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوا لێ ئەکەین گەرچی ئێمە خەتابار و گوناهبار و خەجاڵەتبارین و گوناهی زۆرمان کردووە بەڵام یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت و بەزەی خۆت ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئێمە ئەزانین شیاوی مەقامی تۆ نین بەڵام تۆ خوایەکی زۆر شیاوی عەبدەکان کە ڕووتی ئەکەن تۆ لێیان خۆش ئەبی لە ئێمەش خۆش بە عەفویان ئەکەی عەفومان کە بەزەی بەسەریانە ئەبارێنی بەزەی بەسەرمانە ببارێنە ئیلاهی تۆ خۆت صاحبی هەموو دنیای حاجەکان هەمووی بەدەستی تۆیە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و ڕەحمەتی خۆت کردەوەکانمان جێبەجێکە یا ئیلاهی ئەوەی کەمە بەسمانەوە مەقسەدمانەوە بۆ دین و دنیامان باشە پێمان عەتاکە ئیلاهی بمانگێڕە لەو کەسانەی کە خۆت سەرپەرشتیان ئەکەی بەخوا پەروەردگارە ئەزانین قەت سپاردە لای تۆ زایە نابێ و خۆمان و ماڵ و مناڵمان سپاردەی تۆ ئەکەین یا رب العالمین دایک و باوکمان سپاردەی تۆ ئەکەین خوشک و براکانمان سپاردەی تۆ ئەکەین مامۆسا و قوتابیمان سپاردەی تۆ ئەکەین خۆشەویستانمان سپاردەی تۆ ئەکەین هاوڵانمان سپاردەی تۆ ئەکەین ئیلاهی داوات لێ ئەکەین ئەو کەسێک کە قەت سپاردە زایە ناکەی و ئەهلی غەزە سپاردەی تۆ ئەکەین یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت نەسەتی موسڵمانانی غەزە بدە سەرکەوتویان کە بەهێزیان کە تند و تۆڵیان کە یەکیان بخە دژمنان لە بەردەمیانە زەلیل کە یا رب العالمین خوایە سەری یەهود و نەسوەڕا و مەجوس شۆڕکە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت دەرگا داخراوەکانی ژیانمان لێ بکەرەوە دەرگا داخراوەکانی عمری خۆمانمان لێ بکەرەوە یا رب العالمین بمانگێڕە لەو عەبدانەی کە لێیان ڕازی ئەبن و لێیان ڕازی ئەبیت و تۆ لێیان ئەوان لە تۆ ڕازی ئەبن یا رب العالمین ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە مەحەبەتی دڵی ئێمەی پێ بگەینە خۆشەویستی ناخی ئێمەی پێ بگەینە ئیلاهی داوات لێ ئەکەین قبوڵێکی زۆر گەورەمان بدەرێ یا رب العالمین لە دنیا قبولمان بدەرێ لە ئاخرەتە قبولمان بدەرێ لە مەلەی ئەعلا قبولمان بدەرێ لە ناو مەلائیکە قبولمان بدەرێ لە ناو ئەهلی ئەرزا قبولمان بدەرێ یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من الشيء أجبوري وخلما قبولك